بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان و بەڕێزان لە پۆدکاستێکی چیرۆکەکانی دادگا لە تۆڕی میدیای ڕوودا و بەیەکگەیشتینەوە. خۆشەویستان و بەڕێزان بۆ بابەتی ئەو جارش لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست چیرۆکە ڕاستەقینەکانی پێشدەم دادگا بۆ ئەوەی خۆشەویست و بەڕێز باز دەکەین بۆ ئەوەی ببێتەمای پند و ئامۆژگاری بۆ خۆشەویستان و کەس و کاری خۆمان. خۆشەویستان و بەڕێزان باسی ئەو جارەمان باسی هاوسەرگیری لە ڕێگەی سۆشیال میدیا، مۆبایل، سناپ ئەو بابەتانەوە کە بەڕاستی بزانین شێوازی ئەو هاوسەرگیریە و هەروەها کاریگەریە خراپەکانی بەرەو چێ. خۆشەویستان و بەڕێزان هاوسەرگیری پرۆسەیەکی زۆر هەستیارە بەڕاستی بە تایبەت لە کۆمەڵگەی کوردەواری خۆماندا زۆر بە زاناییەوە مامەڵەی لەگەڵ دەکەن، زۆر بە گرانی و زۆر وەکو بڵێن لە ئاستی خۆی مامەڵەی لەگەڵ دەکەن. خۆشەویستان کاتێ ئەگەر پێش ئەوەی باسی ئەو بابەتە بکەم پێم خۆشە بەرەو مێژوەکی زوو بچینەوە تەمەشا بکەن هەر بە کورتی ئاماژە و ئیشارەیەکی پێ بدەین. هاوسەرگیری پێشتر لە باب و باپیرانمان ئەوانی کە لە یادیانە باش دەزانن کاتێکە ئەگەر کوڕێک بویستە بایە لەگەڵ خانەوادەیەک هاوسەرگیری و خزمەتی بکە دەچوون پیاوێکی زۆر بەڕێزی گوندەکە یان کەسێکی نزیکی ئەوان پێیان دەگوت و داوایان دەکرد کە ئێمە حەزمان لێیە خزماتی لەگەڵ فلانکە خانەوادە بکەین. ئەویش دەچوو زۆر بە هەستیاری و بە زاناییەوە دەچوو میوانیان دەبوو پێی ڕادەگەیاندنکەوە ماڵی فلان کەس نیازێکی وایان هەیە و ئەوانیش ئەگەر بە باشیان بزانی بایە و هاوشان بایە فەرمیان لێ دەکرد و دەچوون لەوێ مەجلیسێک لە پیاوانی معقول و خزم و کەسایەتی و هەروەها ئەو کوڕەش لەگەڵیان دەچوو زاواکە لەوێ کچەکە داهاتە مەجلیسەکە و لە مەجلیسەکە وەکو بڵێن چایەکی دەهینە یان ڕێزێک ئاوی دەهینە دەجێڕا لە مەجلیسەکە و لەوێ کچەکە دەدیترا و ئینجا پاشان هۆردوولا بە دوادا چوونیان دەکرد و لایەن دەپێچاوە بزانن ئەو خانەوادانە کێشەشیان هەیە، گرفتەشیان هەیە، مەشاکلیان هەیە. ئەگەر ڕازی بانایە بۆ مەجلیسی دووەم وەڵامی یەکتریان دەدایە و بە مەجلیسێکی گەورە بە مامەستای ئاینی دەچوون لەوێ هاوسەرگیریەکەیان ئەنجام دەدا و مارەیان دەکرد و بەخۆشی و بەو شێوازە بوو. پاشان قۆناغی دیکە هاتە پێش، قۆناغشکە بوو سەردەمەشکە هاتە پێش. ئینجارە وای لێ هات دەفەتی ئەوە درا کە پاش ئەوەی کوڕە و کچە هەر بەوە نەوەستی کە لە مەجلیسێکە وەکو بڵێن یەک جار دەدیترێ ئەو جارەوەی لێ هات کە لەگەڵ یەکتردا بنیشن قسە بکەن و ئەوە تا ئاندازەیەکی ئاسایی بوو ڕابگۆڕنەوە بزان ئەو کوڕ و کچە لەگەڵ یەکتر دەگونجێن. ئەوەش لە قۆناغێک بوو. قۆناغێکی دیکە بەڕاستی هاتە ئەو ئاستەی کە کوڕە و کچە لە شوێن لە جامیعەکانە لە شوێنی کارەکانی خۆیانەوە یەکتریان دەدۆزیەوە و بەیەکەوە ڕازی دەبوون و ئینجا هەردوو لا خانەوادە یەکتریان ئاگادار دەکردەوە. کوڕەکە دەچوو داوای دەکرد و خانەوادەی هەردوو لا هەر وەکو بڵێن ئۆکەیان دەکرد و ڕازی دەبوون، هیچ قسەیەکیان نەبوو چونکە کوڕە و کچە هەردوو لا ڕازی دەبوون و ئەوان هیچ کێشەیەکیان نەبوو ئیلا شیرناتی خواردنەوەکە بوو. ئەبۆ قۆناغانە داهات. بەڵام ئێستا ئەوەی من دەمێ باسی بکەم بەڕاستی قۆناغێکی زۆر مەترسیدار، قۆناغێکە زۆر ناخۆش. ئەوانەی کە ئێمە دیتیتمان لە ئەزمموی دادگا و لە کاری خۆماندا کارێکی بەڕاستی هاوسەرگیرەی کە تازە باسم کرد بەو شێوازە بوو، شێوازەکەی بە نەوەیەکە گۆڕایە بەڕاستی بەداخەوە. ڕۆژێکیان لە سەردەمی مۆبایل کە تازە مۆبایل لە دەست خەڵک بوو، ئەو خەڵکەش کە تازە مۆبایلی لەدەست بوو بەداخەوە ینی وەکو بڵێن مامەڵەکردنی لەگەر مۆبایل زۆر وەکو بڵێن بەناڕێکی مامەڵەی لەگەڵ دەکرد بەداخەوە، نەک هەموو زۆرەکەی بەس ئەوانەی کە نیازی خراپیان هەبوو
شەوانە بە خەڵکیان ڕادەبارد، خەڵکیان بە ئاگادەهێنا لە نیوەی شەوە. دیتمانیانی بەڕاستی چەند پیرە پیا و پیرەمێرد و پیرەژن تەلەفۆنیان لۆ دەکرد و اینجا دەنجیان تۆمار دەکرد و بڵاویان دەکردەوە. ئەوان هەموو بەڕاستی دیاردەی زۆر زۆر ناشیرن بوون. ئەوەی کە باسی دەکەم بەڕاستی دیاردەیەک بوو، هاوسەرگیریەک بوو لە ڕێگەی مۆبایل. ئێستاش لەبیر مەولایاتمە بەڕاستی من و داچی کچەکە داچی بووک بەیەکەوە زاوامان دیت پاش 1 ساڵ بەیەکەوە زاوامان دیت. هەتا داچی بووکەکە دەیگۆ مامەستا دەبی زاوایەکەمان چۆن بی. دەمگو وەڵڵاهی سەبر بگرێشتان نەهاتیە، وەکو یانسی بە خوددا دەزانی چۆنە، بابێت تەماشای میزانین چۆنە. یعنی هەوە دیاردەیەکی زۆر زۆر سیر بوو لە یادگا و یادەوەریەکانی من بەڕاستی مایە. پاش لێکۆڵینەوە باسی ڕووداوەکەتان بۆ دەکەم. ئەوە پاش نەتیجەی کۆتاییەکەی بەو شێوە بووە. دیارە یەکێک لە شوانەکان کە شوانی بەرمەڕ لە مەڕ و مەڕی دەلەوەڕاند لە یەکێک لە گوندەکانی سەرسنووری هەولێر سەرسنوور دیارە ڕۆژانە کاری ئەوە بوو، دەچوو مەڕەکانی دەلەوەڕاند و زۆر زۆر ئاسایی مۆبایلێکی کڕی بوو. ئەویش ڕۆژانە خەریکی ئەوە بوو، خەریکی تەلەفۆنی دەکرد بۆ خەڵک، تەلەفۆنی دەکرد ڕۆژانە ئەو ڕقەمانەی کە نەناسی هەر لە خۆیەوە نمرەیەکی لێدا ڕقەمێکی لێدەدا و نیازێکی هەبوو کە لە ڕێگەی ئەو مۆبایلەوە ئافرەتێک بدۆزیتەوە هاوسەرگیری لەگەڵ بکات. ئێجا عادەتەن ئەوانەیە کە بۆ شێوازە مۆبایل بەکاردێنن ڕقەم لێدەدەن وا بوو، چکە چەندین دیاردەمان دیت بەو شێوازە بوو. کاتێک کە پیاوێک هەڵدەگریت یەکسەر دەرێ ببوورە مەقسەدم تو نەبوو ئەتو فلانی، ئەویش دەڵێ نەخر من فلان نیم هەڵی ئێدە لە باشە ببوورە داوای لێبردن دەکەم، هەتا دەگاتە نیاز و مەبەستی خۆی کچێک. دیارە ئەو شوانەیەش کاتێکە جەڕەسێک لێدەدا مۆبایلەکە لێدەدا دەبینی ژمارەیەکە ئەو جارە کچێکە لە شاری هەولێر. کاتێکە ژمارەکە هەڵدەگری قسەی لەگەڵ دەکاتن و دەست بە قسان دەکەن و خۆی پێداناسێنیتن هەردوو لا قسان دەکەن. عادەتەن دیارە وایە ئینسان هەر سەرەتا یەکەم تۆ فلانی نەخەر فلان نیم بەو شێوازە دەست پێ دەکەن. ئاوام زانی کچی خزمەکمان هەیە بە ناوی تو، ئەوە دیارە لەو شێوازە قسەکان دەستی پێکرد بوو. لە نەتیجە بۆ ئەوەی درێژی نەکەینەوە، لە نەتیجە سەرنجام پەیوەندێکی خۆشەویستی لە نێوان ئەو شوانە و ئەو کچەی شار دروست بوو. کچێک بوو لە خانەوادەیەکی ناوشاری هەولێر بوون، محافزکار بوون بەڕاستی، باوشی پیاوێکی بەڕێز و داشیش پیاوێکی هەروە ئافرەتێکی خانەدان بوون. دیار ئەو پەیوەندیە سەری کێشا ئەو کوڕەیە دیارە بە نیازی ئەوە بوو کە بێ ئەو کچە بخوازی. بەڵام دیارە هەموو ئاگەرەکان بەرەو ئەوە دەڕۆن کاتێکە بێداخوازی بکە نایدرێتێ، چونکە هاوشانی یەکتر نین لە کوردەواری وا دەڵێن. اینجا تۆ لە مستەوای خوێندەواریت بەداخۆیان هەروایە لە کوردەواری زۆر زار حسابی ئەو بابەتانە دەکەن، یان پیشە و کارەکەت یان دووری شوێنەکەت ئەوان هەموو حسابی بۆ دەکرێن. دیار هەموو لێکدانەوەیکی بۆ ئەوە کردبوو کە ئەو کچە بە قسمەتی نابی ئەگەر بێ بە شێوازێکی وەکو بڵێن کۆمەڵایەتی لێ بیستە پێش. هەڵسا بوو ڕێگایەکی تری هەڵبژاردە بوو. یەکسەر هاتبوو یەکەم دیداری لەگەڵی بکاتن. دیارە ڕخسەتی لە بابی وەرگرت بوو، مەڕەکانی ڕادستی یەکەشە کردبوو، وتبووی ئەگەر ڕخسەتم بدەی با بەدەستمە هەولێر سەردانێکی شار دەکەم. ئەوش ئاساییە. دیارە لە ڕێگەی مۆبایلەکەی ماڵی کچەکەی دیت بۆ، خانەوادەکەی دیت بۆ. ئەجا وتی کاتێکە چووم نزیکی ماڵی کچەکە بوومە و ماڵەکەم دیتەوە لە دەرگەمدا کچەکە هات. کچەکەم دیت ماشەڵڵا، وتی شاگەشکە بووم، ینی سەرسام بووم، وەکو بڵێن ئەوەی من جەڕەسم بۆ لێدا بوو. بەڕاستی شتێکی زۆر زۆر جوان بووە، کچێکی زۆر ڕادەبەدەر جوان بوو. وتی قسەمان کرد بەڕاستی ڕامان گۆڕیەوە کە من فلانم و ئەویش بە خێرهاتنی کردم و وتی چوو شەربەتێکی بۆ هینام، شەربەتێکی بۆ هینام، منی شەربەتەکەم نیوەم خواردەوە، لە بیرما وتی نیوەکەیت کەم نەخواردەوە. ئەمیش پرسیارم لێ کرد باشە بۆ نیوەکەیت کە نەخواردەوە. وتی تا نەڵێن خەشیمە شەربەتی نەخواردیە، عادەتەن با نیوە بمینێتەوە، زۆر شەربەتێکی خۆش و بەس نیوەم هێشتەوە تا بڵێن ئەوە خەشیم نییە،
شوان نییە ینی خۆی وا دەرخست کە پیاوێکی ڕۆشنبیرە بەوەی کە شەربەتەکەی تاوا نەکردیەوە تێڕوانینی خۆی بوو جاوتی لەگەڵ کچە ڕێککەوتین کە شار بەجی بێرین کچەکەش ڕازی بوو اینجا پاشان چوومەوە ماڵ و پاش ماوەیەکی دیکە هەر پەیوەندیمان بەست و دووبارە ئەو جارە وتمە بابم دووبارە بابە ئەگەر ئیزنم بدەی دەستمە هەولێر ئەویش زۆر ئاسایی بوو فەرمووی لێ کردم ڕۆیشتم دووبارە مەڕەکانم بە یەکێک سپارت بەس ئەو جارە نیازم هەبوو کچەکە لەگەڵ خۆم بینم بەس هیچ شتێکم بە خانەوادەکەی خۆم نەگوت چونکە دەمزانی هەر شتێک بڵێم ئەوان ڕازی نابن و کێشەم بۆ دروست دەکەن دەمیست شتێکە بکەمە ئەمری واقع و کەشتەکە ئەوان پشتگیریم بکەن هاتبوو لەگەڵ کچەکە مۆعیدی دانابوو یەکسەر کچەکەی لەگەڵ خۆی برد لە شار بردی تا نزیک منتیقەکەی خۆیانەوە ئەجاوتی پەیوەندیەکەم بە بابم کرد وتم بابە بە هاوارم وەرن فریام کەون ئەویش وتی با کوڕم چ لێ قەومە چ شێشەیەکت هەیە تۆڵای بابەوە هاتمەوە لە هەولێر ێ باشە هاتیەوە لە هەولێر چ شێشەیەکت هەیە وەڵاهی نازانم چت پێ بڵێم باوکە کەت نەکەم کردیا و جا تازە ئیشەکە هاتی کەتنی چت کردیە وتی وەڵاهی کچێکم لەگەڵ خۆم هینایە بەڕاستی کچێکم لە شار هینایە و هینایەتم بیکەم هاوسەری خۆم تی بەڕاستیش لە ژان بابیشم بۆ ئەوەی خەمی من و کێشەم بۆ دروست نەبی دیارە خزم و کەسەکانی خۆی خڕکردبووە بە کۆمەڵێک چەکدارەوە چەند ئۆتۆمبیلە بۆ تو هاتن بۆ ئەوەی لەو کێشەیە ڕزگارم کەن و عادەتەن لە کوردەواریدا ئەو بابەتانە نەتیجەکەی بە نەتیجەیەکی خراپ مامەڵی لەگەڵ دەکرێت کا کوشتنە وتی چەند ئۆتۆمبیل پڕ چەکدار هاتن لە نزیک سەیتەرەوە ئەوانە منیان پێشوازیان لێ کردم منیان بردەوە زۆر پێیان ناخۆش و بەڵام تازە کارەکە کار لە کار ترازە ئیشەکە هات وتی ئەوانش کاتێ ئەو کچە لەگەڵ من و یەکسەر چوون تازە مەجای ئەوەی تێدا نەما چ بڵێن ئیشەکە تازە قەوما هەوسان کچەکان لە کوڕەکە جیا کردەوە بەڕاستی چون مامەستایەکی ئاینیان هینا و مارایان کرد و بابی چۆ بازار و شار زێڕ و جلو بەرجی بۆ کڕی وەکو عادەتی و خزم و کەسی کڕ کردەوە و خواردن و ئەوەی کرد مناسبەیەکی شایستەی بۆ کرد و گواستیەوە طبعاً ئەو کچەش لە شار بزر بوو ینی کەس نەیدەزانی چێوە چۆ بەڕاستی وەکو بڵێن ئاسمان هەڵی کێشایە لە عەرد بزر بووە باوکی شکایەتی کردبوو بەڕاستی هیچ بە دەربارەی ئەو کچەی نەدەزانی کچەکەی بزر بوو سکاڵای کردبوو ئێمەش بەڕاستی زۆر بەدوادا چوون کرا زۆر ینی گەڕان و سوڕان کرا ینی هیچ ئاسار و شوێنەواریان بەڕاستی شوێنەکەوەندە دوورە دەست بوو هیچ ئاسارێکیان نەبوو بەڵام ئەوەندە شکایەتەکە کرا لە کچەکەی و اینجا وەکو بڵێن ناوی کەوتە ناو بازگەکان کەوە لە هەر کاتێکە هات نەشار لە شوێنەکە ئەو ناوە دەستگیر بکرێ پاش ساڵێک یەک ساڵ ئەو کچەیە دیارە لەگەڵ مێردەکەی بەیەکەوە دێنە هەولێر ئاگیان لەوەی نییە کەوە ناویان لە هەموو بازگەکان هەیە بەڵام ئەوجارە بە تەنهانین منداڵێکیشیان لە باوەشە ینی پاش بوونی منداڵێک کاتێکە هاتن لە بازگەی جیران هاتنە پێشمان بەڵام پێش ئەوەی بێنە پێشمان هەنی خەبەرەکە هات لە کاتی دەوام نەبوو کاتێ ئێواران عادەتەن ڕەوانی چاکسازی کرابوون ئافرەتەکەش ڕەوانی چاکسازی کرابوو لەوێندەر ئێمە بەیانەکەی چاوەڕێمان دەکرد بێنەوە لێرە دیاردەیەکی بەڕاستی سەیرم دیت ینی دایک و باوک ئەو کچە یەک ساڵە خەم و خەفەتی بە دڵیدا کردوون ئەزیەت و ئازاریدان بەڵام کە سەیرم دەکرد بەڕاستی دایک هەر دایکە ئەو باوکە هەر باوکە ینی لە باوکاتی ناکەوێ لەگەڵ ئەوەی کچەکەی شەرمەزاری کردیە بەو شێوازە هاوسەرگیری کردیە بەڕاستی هەر دایکە هەر باوکە ئەو دیاردی سەیرم دیت لەوانە دیم دایکەکە کەزانی بووی کچەکەی منداڵی ساوای هەیە هەستا بوو کۆمەڵک زیلی مندارانەی گچکەی ئەوها چەند مانجی لەدەست بوو بابەکەی سفرتازی و مەنجەرێکی لەدەست و پڕی کردو لە خواردن بۆ زاوان نەدیتیەکەی کە نێزانی زاواکەی چۆنە و چۆنیە ئەنی ڕەحم و بەزەی ئەو دایک و باوکەم دەدەیت زۆرم لا سەیر بوو بەڕاستی
اینجا لە هەمووی خۆشتر وەکو شەی باسم کرد دایکەکە لە کنە من دانیشتەوە دەیگۆ مامەستا دەبی زاوایەکەمان کوبی والله منیش نازانم بەڕاستی منیش وەکو تو چاوەڕێ دەکەین بزانین چمالۆ دەردەچی وەکو بیتاقەی یان نسیب ئەوە یەک لەو جۆرە هاوسەرگیریانە بەڕاستی هاوسەرگیری دیکەش بەداخەوە لە سەردەمی سناپ هادا تەمەشا دەکەین ڕۆژ بە ڕۆژ کارەکان کەواتە من ئەوەی کە باسم کرد ئەو ڕیش سپیاتەی ئەو پیا و معقولانێک کە دەچوون داوای هاوسەرگیریان دەکردن و بە شێوازێکی زۆر زۆر شایستە بەڵام ئەو لە ڕێگەی مۆبایلەکەی ڕدێن سپیاتەکە ئەو بوو کردی ئەو پیا و معقولانە هەر ئەو بوو کردی هیچ پیاوێکی معقولی تێدا ئامادە نەبوو مۆبایلەکە ئەو کارانەی کردە بزانە ئاستەکان گەیشتن بچێ هاوسەرگیری لەوە خراتر هاوسەرگیری چی دیکە بەڕاستی بەداخەوە دەتوانم بڵێم جێم لە کرپە و ناڵە و ناخی سوتاوی ئەو باوکە بوو واللهی ئاگر و زوخاو لە ناو ناخی دەردەچوو کاتێکە کچەکەی مارەکرا یعنی دیتیتم بەڕاستی هەر باوکشێک یعنی هەر بابێک کە کچی مارە دەکرێت دڵخۆشە یعنی زۆر زۆر بەزەوق و بەخڵکە داکەکەی زۆر زۆر دڵخۆشە وەکو بڵێن شای دەکا کە کچەکەی دەستە ڕێگەی خۆی چەند بە جوانی بەخێوی کردیە بەڵام من ئەوەی من دیتم کڵپەی ناخی سوتاویان بوو بەڕاستی بەداخەوە یعنی تەسیری کڵپەی ناخی لە منیشی دەکرد ئەوەش بەداخەوە زۆر زۆر ناخۆش بوو لە ڕووداوێکی ینی ناخۆش دیارە لە ڕێگەی سناپێکەوە کوڕێک پەیوەندی لەگەڵ کچێکا دەکری بەداخەوە یعنی بەڕاستی خۆشەویستان ینی ئەو سۆشیال میدیایە کارەساتە ئەگەر بە جوانی بەکاری نێنی ئەگەر بە وریاییەوە مامەڵەی لەگەڵ نەکەی هەرچیت هەیە هەبوو نەبوو لە دەستی دەدەی دیارە ئەو کوڕە لەگەڵ کچێکە دەکەوتە سەرخەت لێ ڕێگەی سناپەوە پەیوەندی دروست دەکەن سەرنجام ئەو کوڕەیە جورئەتی ئەوەی کرده بوو بستە ناو ماڵی ئەو کچە واللهی ئینسان موچڕک بە لەشی دادێ تۆرە بە نێژی نیوەڕۆ ینی عقلیەتی ئەوەت هەبی بچێ ناو ماڵەیەکە ینی نەزانی ئەو ماڵە چییە واللهی ئینسان غیرەتی دێ بەڕاستی نازانم ئەوە غیرەت نییە ئەوە سەرشێتیە ئەوە نازانم چی پێ دەڵێن بەڕاستیەوە ینی هیچ مانا و واتایەک بەڕاستی هەڵناگری بە نێژی نیوەڕۆ تۆ بچینە لاو ماڵی کچەکە دیارە بابی ئەو کچە قەدەرەن دیارە بەکارێکە بە پیشەیەکە دێتەوە یەکسەر دەبینی ئەوە کچەکەی لەگەڵ کوڕێکە لە ماڵیان چۆل بۆ دیارە لەو کات زۆر کەسێ لەو کاتانە پەنا بۆ کارێک دەبا کە بەڕاستی زۆردا لە کوردەواری بیستیسمان کوشتن بەڵام ئەو باوکە زۆر گۆتی ویستم زۆر محاولەم کرد ئەو کارە بکەم بەڵام بەڕاستی چەندی تەمەشام کرد و چەندی بیرم لێ کردەوە دەستم نەچوە خینی کچەکەم و ئەو کوڕە بیکوژم ینی زۆر کارێکی ناشایستە و ناخۆش هەڵسا هۆردووکی ڕادستی دادگا کرد بۆ ئەی دادگا مامەڵەی لەگەڵ بکاتن و عادەتەن ئەو کارانش پاش جیرانی کوڕەکە بابەکەش کەزانی وەزعەکە بەڕاستی بۆ هێشتنەوەی ئاوی حیا و ناو کۆمەڵگەی کوردەواری بۆ ئەوەی ڕووی هەبی لە ناو مەجلیسە ئەو چەند ساڵی ئەو حیای خڕکردیتەوە بەبانەت ڕڕواتن بیری لەوە کردبەوە کە چاکترین حەل و چارە ئەوەیە ئەو کوڕکچە هاوسەرگیری بکە عادەتەن دادگا ژوایە ئەگەر هاتوو کوڕەکە لەگەڵ کچەکە هاوسەرگیری بکەن دادگا لەو بەشا خۆش دەبیتن و هاوسەرگیریان ڕەزامەند دەبیت بەڵام بە کۆمەڵێک مەردیشەوە اینجا لێرە قسەکە ئەوە بوو ئەو کچەیە ینی تەمەشا دەکرد ماشەڵڵای لێبی کچێکی تا بڵێ جوان و شایستە بوو ینی کوڕەکەش دەدەیت کوڕێکی بەڕاستی تا بڵێ نابوت و ناڕێک بوو ینی نازانم ئەخ ئەوەیە تۆ لە سناپە هەڵی دەبژێری یان سیبە لەوانەیە لە سناپەکە خۆی وا پیشانداوی وەکو مەلیکە جەمالەیەکە بەس کە تۆ هاتەکەنت کە بێکەوە بوون تازە تۆ وەکو بەرداغە ژەهرەکە تۆ نۆشت کرد سزاکەی خۆت بە خۆت دەبی بینۆشی و چاوەڕێی خۆتە ئەوەت بۆ دەرچوە تازە تووشت بوو اینجا ئەو خانەوادەیە دەگو خەمی ئەوەمە ئەوەی لەگەڵی هاتبوو کوڕێک بوو بابی نەبوو نمابوو خزمێکیان هاتبوو وەکو بڵێن کە سوکاری هیچیان نەبوو لە خانووەکی بەکرێ بوون ینی زۆر زۆر دەست کورد بوون
اینجا بابەکە ئاخۆ هەناسەی ساردی هەردەچێشە دەگۆ باشە ئەمن ئێستا چ بە ئامۆزایەکانی بڵێم ئامۆزایەکانی هەموو شەڕیان لەسەر ئەو کچەی دەکرد ئەو دەگۆ دەبیلۆ من بی ئەو دەگۆ لە بیلۆ من بیت بەڕاستی نەحەقی نەبوو ئەخە ئێستا ئەمن تەمەشای ئاوری لە کوڕەکەی دەداوە دەگۆ ئێستا ئەمن لە ناو خەڵک بڵێم ئەوە زاوەمە ئەخە من ئێستا ئەو چیان دەری بە پیاوان دەچی بەس پێم برێ دەگۆ چیان دەری بە پیاوان دەچی ڕووی لە کچەکەی دەکرد دەگۆ باشە کچم لە چت کەم بوو بەس پێم بڵێ کچم لە چت کەم بوو باشە بۆ سەبرت نەکرد بۆ واد لە خۆت کرد ئەخێستا ئەمە چ جوابی خەڵک بدەینەوە تخوا ئێستا خەڵک چمان پێ دەڵێت دەڵێ ئەوە زاوایەکەتە ئەو کەسەیە قسەی خۆی دەگۆ ناکەس بەچەیە ئەخە دوو لە ڕووی بینەرانەوە ئەو قسەیوی بوو یعنی نەحەقیش نەبوو بەڕاستی کچەکە هیچ هەکاتی هاوشانی ئەو کوڕی نەبوو ئەنجا کچەکەم دیت بەڕاستیت پێ بڵێم یعنی بینەرانی خۆشەویست و بەڕێز تووشی داڕمانێک بوو تووشی ڕوچونێک ببوو ینی کارەساتێک بوو لە سەری داهاتە بوو ینی خۆشی تەواقعی نەدەکرد کە تووشی چ حاڵەتێک بووە خۆی تووشی چوو بۆ بەندێک کردیە کە نەی دەزانی چۆن لێ ڕزگاری بیت زۆر دیاردەیەکی ناخۆش و بەڕاستی زۆر کارەسات بار و زۆر ینی ئینسان ینی خەم و خەفەتی پێدەخوارد بەڕاستی خۆشەویستان و بەڕێزان هەر لە ڕووداوەکانی بەردەم دادگا لەوەی ناخۆشتریش زۆر لەوە ناخۆشتریش ئەوە قۆناغ بە قۆناغەکان دەمەوێت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاماژەی پێ بدە بزان لە قۆناغی یەکەمەوە ئەگەر تەمەشای قۆناغی یەکەم بکەی واللهی دەتوانم بڵێم ڕێژەی تەلاق سفر بوو لەگەڵ ئەوەشا کە دەبینی کوڕ و کچە بە تێری نیان دەتوانی تامەزرۆی یەکتر نەبوون یەکتر ببینن نان دەتوانی لەگەڵ یەکتریش دەربچن واللهی ئەگەر دەربچوو بەنا دەبایە خزم کەسیان لەگەڵیان دەربچی دەبایە خزم کەس لەگەڵیان دەربچی نابایە تەنها بن تا دەگوازرێنەوە ئەوە قۆناغی یەکەم اینجا قۆناغی دووەم و ئەوانی دیکە هێوا شەواش ڕێژەی تەلاق بەرەو زیاد بوو على ئاساس ئەوە بەرەو پێشکەوتن و بەرەو یەکتر دیتن و بەرەو کرانەوە ڕێژەی تەلاق زیادی کرد ئەوە ئێستا تەمەشاکە قۆناغی سناپ بەرەو چێچوو ئێستا قۆناغش کە زۆر لەوە مەترسیدارتر بەڕاستی قۆناغە لە هەمووی خراتر و ناخۆشتر بە هەمان شێوە دیسان دووبارە خۆشەویستان و بەڕێزان دیسان لە ڕێگای سناپەوە بەداخەوە کە دەڵێم سناپ ئێمە زۆر دژی سناپین کارە خراپەکانی سناپ بە تایبەت زۆری گەنجەکان ئافرەتەکان یعنی سناپ لایەن زۆر پیرۆز و زۆر مقدسە یعنی هیچ شتێکی نەبی لەوانەیە فەیسبووکی نەبی هیچی نەبی بە سناپی هەیە زۆر کار لەسەر سناپ دەکە بەڕاستی دیسان بە هەمان شێوە ئەو کوڕ و کچە لە پەیوەندیدا بوون کوڕەکە دیارە بەڵێنی بە کچەکەدا بوو کە هاوسەرگیری لەگەڵ بکاتن و ژیانێکی شایستە و خۆشگوزەران و خۆشبەختەوەری کاتن بەڕاستی ئەوە قسەی هەموو کوڕێکە لە سەرەتایەوە بەڵام لێرەدا قسە لەسەر کچەکە دەمێنێ کچەکە چۆن تۆ خۆت ڕادستی ئەو کوڕە دەکەی چۆن بڕوا بەو کوڕە دەکەی هەموو شتێکی خۆتی ڕادەست دەکەی ئەوە لێرە کارەسات ئەوەیە بەداخەوە ینی کچانی بەڕێز خاتونانی بەڕێز بڕوا بە هەموو شتێک مەکەن گرنگترین و بەنرخترین شتی خۆت ڕادستی ئەو کوڕە دەکەی کارەساتە پێ دوایە ئەو کوڕە کە داوای شتی ناشایستە لێ دەکا داوای وێنە و ڕسمت لێ دەکا کاری بەدڕەوشتی لەگەڵ دەکات تۆی دەوێ تۆ دەکاتە داچی منداڵەکانی نەخێر بەخوا ئەوە وعدێکە پێتان دەدەم ئەوە قسەیەکە دەیکەم لێرە من بەڵێن دەدەم بەرپرسم لەو قسەی دەکەم لەو شاشە جوانەشەوە پێتان دەڵێم هەر کوڕ و کچێک وێنەی ڕوت و ڕسمی گەویشتەکن یەکتر تەواو بە تەمای هاوسەرگیری مەبە خۆت مەخەڵەتێنە ئەوە هاوسەرگیریەکەت تەواو چونکە ئەو کوڕە لە ناخی خۆی دەڵێ ئەو کچە کە وێنەی بۆ من نارد بۆ ئیدی کەشی دەنێری فێر بوو تازە خۆشت فێر کرد ئەو کوڕە فێری کرد بەڵام بە تو ڕازی نابی دەڵێ ئامادەنم بیکەمە داچی منداڵەکانی خۆم چۆن ئافرەتێکی وا کە ڕسم بۆ خەڵک بنێری ئافرەتێک کە خیانەت لە داک و بابی بکا کە خۆشەویستی و نزیکترین کەسین ئایا چۆن لە من ناکا کە هاوسەریمە مستحیلە ئەوە ئەزمموی دادگایە بۆیە پێتان دەڵێم ئەوە ئەزمونە لە منی وەربگرن ئەزمونە ئەو ڕووداوی کە دەجارمە زۆر ناخۆشە بەڕاستی ئازار بەخشە دیسان بە هەمان شێوە وعدی پێدا بوو بەیەکەوە هاوسەرگیری بکەن اینجا بەیەکەوە دەرچوو بوون کە تۆ دەرچووی تەواو یەکەم هەنگاوی هەڵەت نا یەکەم هەنگاو نا پێت خلیسکە
هەرکە دەرچی و ڕسمت دەرجەگیرێ ڕسمت دەگری کە ڕسمی گرتی تۆ بووە بەندەی ئەو هەموو کارێکت لەسەر دەکە هەموو کارێکت لەسەر جێبەجێ دەکات تۆ ناتوانانی وێنەی کەت بۆ بەردەستی اینجا پاش وێنەکانی دیسان داوای کاری ناخرا خراپی لەگەڵ کردبوو ئەو ئافرەتەیەش هەر بە نیازی ئەوەی کە تازە تەواو بوویتە دیلی هەرچی بڵێ دەبی بڵێ بەسەر چاو حازرم خۆشی ڕادەست کرده بوو بەداخەوە کە دەیڵێم پەردەی کچێنی لە دەستدا بوو وا بەو شێگەیشت ئەوە ئەندازەی اینجا ئەو کچێ چاوەڕێ بکە وەرە داخوازیم ناتوانم لەبەر چ ناتوانیت من تۆم ناوێ ێ باشە چۆن منت ناوێت تۆ منت بەو دەردەبرد ینی کچێنیم نێت فەوتان تۆ من جارە چ بکەم ئێستا ناو کۆمەلگەی کوردەواریدا کارەساتە ئێدەم کوژن کەیفی خۆتە تۆ چ دەکەوی کە من ناتوانم بتخوازم من هەتوم ناوێ کێشەکە گەورە بوو ئەو بابەتە گەیشتوە دەست باب و داچی ئەو کچەکە ناچار هاتبوو ئەو قسانەی ڕاشکاوانە لەکەن بابی کردبوو تازە من کارەساتێکم خۆڵقام دیە چم لێ دەکەن لێم بکە ئەو وەزعکەمە ئێستاش ئێوە دەم کوژن من کوژن چ دەکەن بیکەن من غەڵەتێکم کردیە بابیشی بیری کردەوە بەڕاستی کۆمەلگەی کوردی هەر لەبەر خەڵکو و دەوروبەرە عادەتەن زۆرشت لەو بابەتانەدا دەپۆشیت بۆی کارەکە گەورە نەبی هەڵسابوون کوڕیان بان کرد وتن کاک تۆ واد لەو کچیمە کردیە کچیمەت خەڵەتاندیە هەتا ئەو ڕادەی بەو دەردت بردیە ئێستاش بچی پیاوان چەند پیاوێکی خۆتان خڕکەوەرە داخوازی کچەکەم و منیش کچەکەی خۆمت دەدەمێ وەبی نامەوێت چۆن کچی توم لێ کچی تو دوو لە ڕووی بینەران بێ ئەخلاقە ئەمزانە ئەو مستەڵەحانە ئەو کچەی خۆی دەکردە قوربانی و هەموو شتێکی بۆ دەکرد ئێستا ئەو شانە پێ دەڵێ ێ باشە چۆن ئەخەی چ بکەین وەڵاو جەکەیف خۆتانە من ئەو کچەم ناوێ ئەمن کچێکم ناوێتن بەو شێوازە بیت کچێکم دەوێت ئاین کۆمەڵە بابەتان بزانن ڕەتفعل و کاڵدانەوەی کاردانەوەی ئەو خانادەوە چ بوو ئێوە لەمە خراتر بەڕاستی ئەوانیش کارێکیان کرد یعنی دەتوانم بڵێ مقابلی ئەو خراپ هەڵسان لە دەرفەتێکە زۆر داوایان لێکرد ئەو کارە بکرێ نەکرد هەڵسان چیان کرد یەکسەر کوڕەکەیان گرت بە چەند کەسێ ئەو کوڕیان کاری بەدڕەوشتی و خراپیان لەگەڵ کرد و عیبداریان کرد زۆر زۆر بەداخەوە خۆشەویستان و بەڕێزان تا دیدارێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ